سواز بۆ خوا کە من ماوەم من لە تەلەڤیزیۆن ئەوەم بینی ئەو خوشکە بەڕێزە باسی منی کرد چونکە ئەویش لێ بوو ڕۆژانە ئەوەنە تەعزیبەکەی من ناڕەحەت بوو تەعزیبی زۆری ئەدام هێتر نازانم چ ڕقێت لە دڵیا بوو گوایە کە من مردوم پارچە پارچە کراوم بەڵام لەخوا بەزیان من ماوەم دووەمی ئەوەش لەبەر بۆ ئیسپاتی قسەکانم من ستارێکی تر لێ بوو بەڵام ئەو عمری 35 بۆ 40 ساڵە بوو خاوەن خێزان بوو خەڵکی پاڵانیا بوو منتەقەی هەورامان هێتر ستارناوی تریتیانی هەمووی هەڵەبجە شایەتن بەس منیتیا بوو ستار هەر منیش تەعزیب زۆرە کرام ڕۆژانە ئەوەنە تەعزیب ئەکرام ڕۆژانە مەرگم بینیوە حەزم بەکردیا بچە من نەک ئەوان بوو تەعزیبە لەبەرەوەی پێیان وا بوو کە لاساز ئەمە هەر ئەکوژێ ئەم خوشکە بەڕێزەش پێشتر پێش من بەربوون هێتر وتویانە ئەی کوژێ 100% وتیانە کوشتیانە چوە زۆر جار تەعزیبیان کردوم ئەوان لە دوورە خۆ ئەمە بازار نییە خەڵک بێ هەموو کەسە بێ سێر بکە هەر یەکێکیان لە قوژبنێکەوە سەیری ئەمەی کردووە تۆ لە کاتی تەعزیبە ئەڵێ کاکە کوشتی